بەردەوامی لەگەڵتان بەڕێزان بەبیرتان دێنمەوە کە 2,600,000 بەکارهێنەری سناپچات لە کوردستان هەیە کە تەمەنیان لە خوار هەژدەیە 166.4 بەکارهێنەری سناپچات یعنی ئەوانەی کە تەمەنیان لە هەژدە کەمترە 166.4 سناپچات بەکاردەهێن لە کوردستان بەڵام لە ئەڵمانیا 115 بەکاری دێنن باشە ئەمانەتان لەبیر بێت دکتۆر زانە فەرموو نمونەیەک پێنەوە جارێک لەگەڵ یەکێک لە دەوڵەمەندەکانی یعنی کوردستان دانیشت بووم بۆ ئیشێک چووم مەلای یعنی قسەیەکی وتی دکتۆر من شتێکت پێڵم لەوانەیە پێت سەیر بێ تیکچەکەم 14 یا 15 ساڵە تا ئێستا نە مۆبایلی هەیە نایپادی هەیە نە سۆشیال میدیای هەیە بەبێ ئەوەی عاجزی بکەم دانیشتم قەناعەتم تێکردو تاوانەت من نتوانم لەوە زۆر زیاترە بۆ بکەم پێم وتوە بەڵام بۆت ناکەم قەناعەتم پێکردو لە بەرەوەی تەمەنی تۆ نییە بەدیلم ماوەتێ لەبەریەوە وەرزشت مەسەلەن دەوراتە فێربوونی زمانە یعنی کۆمەڵێک لە هاتووی تری ئەساس هەیە ئامادەی کردووە پرسیار ئەم دەوڵەمەندە توانێت مۆبایل بکڕێ وایە توانێت سمارتفۆنی چیە نوع ئاشکال بکڕێ کاتیشی کەمە قەناعەتیشی بە کچەکەی کردووە ڕاستە ئەی خەڵکەکەی تر کە زۆربەی ئەو داتایانە کە فەرمی 2,600,000 ئایا هەمووی دەوڵەمەندە ئایا بەشێکی مۆزەف نییە من خەڵکە ناسم قەرزەکە بۆی چی ئایپاد بۆ مناڵەکەی بکڕێ بۆچی وازحە تەوان تۆ هاتووی تشکیلەی مناڵەکەتەکەی بۆ هەر فکرێک کە ئەتەوێ چێتە ناو مێشکەوە دواییش ئەیێنێ بۆ لای یەکێکی وەکو من یایبا بۆ لای ڕاوێژکارێکی دەرونی ئەڵێ کوڕەکە بە جۆم ناکە کچەکە بە جۆم ناکە منعەزیلە لە ژوورەوەی نایەتە دەرەوە قسەم لەگەڵا ناکە یا تووشی دیپرێشن بۆ دووشی کابە بوو یا تووشی جۆرێک لە ژوورەکانی نەخۆشی قەلەقی بووە یاخود گۆڕانکاری لە شخصیاتیا دروست بووە یاخود گۆڕانکاری لە فکریا دروست بووە وازحە یعنی فکری پەرگیری دروست کردووە یا ئەم سەری گرتووە یا ئەو سەر وایەتە زۆر شل گیرە لە دنیا یا زۆر توندڕەوە لە دنیاە وازحە ئاستە نۆرماڵەکەی تێپەڕانەوە ئێ باشە تێگەین زۆر قورسە بیانۆکە ئەوەیە دراوسەکانم هەیەی خزمەکەم هەیەی فلان هەیەی فسارێت تەواو هەموو منیش ئەو معاناتانم هەیە لەگەڵ مناڵەکانمە یعنی با خەڵک وا نەزانن من کەسێکی میثالی نیم منیش ئەو معاناتم هەیە لەگەڵ مناڵەکانمە بەس بەدیل هەیە یعنی ئەنواع وەشکاڵ یاری مێشکی هەیە فەرمودانیشە لەگەڵ مناڵەکە تابیکە ڕۆژی چارێکێ ناتوانانی 3 ڕۆژ جارێ دەدەقە دانیشە یعنی مەسەلەن پرسیارێکە من زۆربەی ڕۆژەکان پرسیارێک بە مناڵەکەمە دەم دانیشم لەگەڵ لەحلەکەم دایکی یاتێ ینی بەدیل زۆرە داوای مۆبایلیشم لێکا بەڵێ بە سنوورێکی هەیە مۆبایلەکەی خۆمی ئەگەر بەمێ هەندێشت سێرەکە خەیریەوە تاو پێویست ناکە ئایپاد و مۆبایلێ بەفامە تێبینیشی عامە ینی دەست خۆش بێ بە دڵنیاییەوە ئێستا پێمان دەڵێی وەڵاهی ئێستا زۆر زەحمەتە ئاواش ئاسان نییە مناڵی ئێستا وای بۆ نەکەی وانابێ تۆ خەر قسەی ئێوە هەر قسەی میثالی شتمان بۆ دەکەن بەڵام نمونەیەکی جوانی واقعی هەیە و دەیان و سەدان بگرە هەزاران نمونەی جوانی واقعی هەن کە دایک و باوکەکە بەڕاستی دایک و بابی ڕاستەقینەن مناڵەکەیان نەداوەتەوە دەست فلان و فلان نەداوەتە دەست فلان و فلان بۆیانی پەروەردەکە خۆیان پەروەردەی مناڵەکەیان دەکەن مێشکی مناڵەکەیان نەداوەتە دەست تۆڕە کۆمەڵایەتیەکان دەرونی مناڵەکەیان نەشەواندو بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە چکە دایک و باوکی ڕاستەقینەن باشە ڤیدیۆی دیکە دەبینین بە خێرایی لكن أصير موروليكا ونحن نتيا ساكيشن بدنا مشايا بزان بو موروليكا نظالم أول كيف أوروبي شمو الله لقد كوش بينو قبل ما تصدق كاك كل ما نترسنا أنا بيشو زولا خوش بخواي پێنجشەمە لەسەر جومعەیە قلیان دەست ناکەوێ بە حسابی خۆیان شتێکی ئاسایی دەڵێن بۆ پێکەنین پێدەکەنن بەڵام چێ سەیری ئەم پەیامە دەکا ئەو کەسەی کە تەمەنی 15 ساڵە یەکێ لە کێشەکانی ئەمانە ئەوەیە کە بەنێو پەبلیک فیگەرەکان بەرپرسیارەتێکە هەڵناگرن تۆ پەیامەکە تۆ سنابەکەت ڕاستەی خۆتە بەڵام ئیتر تۆ کەسێکی ئاسایی نیت ئەبێ بزانی ئەو پەیامەی کە لە سنابەکەتەوە دەردەچێت چییە کچێک کە تەمەنی کاکە 17 ساڵە بڵێ 16 ساڵە کوڕێک کە تەمەنی 15 ساڵە سەیری ئەمانەیەکە من وای تێگەشتم پەیامەکە ئاوا بێت هەموو پێنجشەمە و جومعەیەک ئەبێ بە دوای قلێک یعنی دەنگێک کەپڵێک بگەڕیت دەستیشیان ناکەوێت تووڕەن لەوەی کە خەڵک بۆیان نایە چینە سەر ڤیدیۆی دووەم سەر ڤیدیۆیەکی تر تەواو
مطرق بتزاي بس بلا هذا شيء والله انا ما اعرف بكره ديري بعد لا والله ماشي بيبي تاخذ من قلقت فيها انا صار بقرا اي دي شفت من كذا والله دويك لا دستاوا يلا انا كفيت حمود ما بخدي وش مشكلة لي أصلا شو شيء هواكم ئەماش لە کاتێکدا کە کۆڤید-19 خەریکی چینینەوەی ڕۆحی ئازیزانمان بوو خەڵک دەمرد بەهۆی کۆڤید-19ەوە نەخۆشخانەکان پڕ بوون یەکەکانی چاودێری چڕ پڕ بوون دەبوایە خەڵک PCR بکە پشکنینی کۆڤید-19 و کاتە هی کۆرۆنا ئەمانە خەریکی کارمەندەکەش هاوکاریانە خەریکی ڕابواردن بە تێستەکە ئاوای لێکرد کارمەندەکە بە حساب تێستی بۆکە ئەمەش گاڵتەکردن بە شتێک کە ئەو کاتە ئەبووە خەڵک بیکە یعنی تۆ خەڵک و حکوومەت و دایک و باوک و سەحە و هەمووتان ئەمە خەڵک منداڵ سەیری ئەماکە گەنج سەیری ئەماکە باشە سەیری تۆ ناکە بە قاتوڕی باتەوە هاتووی قسەی پان و قەڵەوەکەی سەیری ئەماکە باسی سیاسیەکانەکەم ئەخ منیش لەبەرمە دڵم بەخۆم باسی سیاسیەکانەکەم ئەمە تۆ پێڵی بڕۆ PCR کە ئەویش ڕاوبێری بە PCR تەبعاً مناڵەکە نایکە گەنجەکە نایکە پەیامە ناڕاستەوخۆ ئەمەیە ناڕاستەوخۆکە چینە سەر ڤیدیۆی تر برو علاقة جديدة ديك وسر برسي برو علاقة جديد علاقة جديد الصيف كل علاقة جديدة برو دي هذا مش هو سر برسي ويا تووتەکان جنێو بوون هەرەوەنە تووت جنێو بوون جنێو لە سۆشەڵ میدیا ئاساییە بەس ئێمە تووتمان کرد مناڵەکە لەسەر ئەمە پەروەردە بێت حسابی خۆتکە نانا مناڵەکەی تۆ مەلایکەتە سناپی هەیە بەس ئەوە بۆ خۆی على ئەساس سەیریەمانە ناکە دوایەوە والله بدري انا في دارين كنقدر هنجد ابو هذاك يوم الخميس والله يا دينا عرفتي كيف بس كل ده خرب انا اخبرك خلاص والله مش حزن مني والله نعم قربان حفتك اللي تركيما حفتك اللي تركيما او انا كلام كافة حين هم خشكو داتين بونا كسمني تزانية او انا كجيراينا كان داري فضلا مثلا احداث هم خشكو داتين بونا جنين قويا غلطي كرديا والله بخوار هيتي كسمني تزانية کنێرەکە یا کەنگرەکە کە یەکێک لە ڕووەکە بەهاریە زۆر تایبەتەکانە و کورد زۆر دەیخوات خواردنی کنر ئەبەستێتەوە بە بزن بە پێکەنینەوە ئەمە هیچ ئەوە یەخیریش تۆ حسابی خۆت کە کچەکەت کوڕەکەت تەمەنی 16 ساڵە 17 ساڵە 18 ساڵە سناپی هەیە سەیری ئەماکە ئەمە شەڵێ ئەمانەی گیراون لە ئەحداس یعنی ئەوانەی کە لەسەر لەشفرۆشی گیراون دایک و خوشک و کەس و کاری ئێوەن ئیتر خۆت بڕیار بدە لە ڕوانگەی سایکۆلۆجی واتە دەروونزانی پێگەیشتنی ئەخلاقۆ لە ئینسانە 6 ئاستمان هەیە ئاستی یەکەم و دووەم و سێەم تا چوارەم لە مناڵیە وەردەوردە دروستە بێ کە تۆ فێرێکی ئەم بابەتێکی ئەخلاقیە نابێت درۆ بکەی نابێت جنێو بدەی نابێت هەڵە بەرامبەرکەی گاڵتەوە بەرامبەر نەکەی طبعا لەبەرەوەی گەشەی ئەخلاقی لە مناڵە لە دوای 6 ساڵیەوە دروستە بێ لە مێشکیا کە بەشی پێشەوەی دەماخە لە دوای 6 ساڵیەوە دروستە بێ وازحە دوایەوە کۆمەڵێک یاسایەت ئەخلاقیەوە کەسە ڕێگەخا بەشێکی کۆمەلگایە بەشێکی میدیایە بەشێکی سۆشیال میدیایە و بەشێکی چییە پەروەردەی خێزانەکەیە بەشێکی ترەوەی کە لە مەکتەبەکەی وەریەگرێ وازحە مشکلەکەمان لەوایە لێتر لە ستەیجی 4 بەدواوە گەشەی ئەخلاقیەکە لە بەرەوەی لە شتی ترەوە وەریەگرێ شتەکانی لا ئاساییە بێتوانێت وازحە یعنی مەسەڵەن مناڵێک کە درۆ ناکات لەبەر دایک و باوکی درۆ ناکات بەس تێناگە بۆ درۆ خراپە بەس کاگاتە دوای 6 ساڵی تێگا درۆکردن لە ڕووی مجتەماعەوە غەڵەتە بۆیە درۆ ناکات گاڵتە بەخەڵکردن هەڵەیە بۆیە گاڵتە بە خەڵک ناکات لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە بەس گرفتەکە لە چیایە ئەگەر بێت و
نموزەجی ئەم جۆرە بابەتانە زۆر بێ نۆرمەڵە بێتەوە لای ئەڵێ مادەم کۆمەڵگە زۆربەی پێی ئاساییە کەواتە ئاساییە من گاڵتەوە بەرامبەر بکەم کەواتە ئاساییە گاڵتە بە مردوویەکیش بکەم گاڵتە بە ڕووەکێکیش بکەم گاڵتە بە ئاژەڵێکیش بکەم ئەندێک کەسەیە یعنی ئاژەڵێکی سووتانووە گڕی تێبەرراوە ئاژەڵە داماکە ڕوا من نازم کێفشانی یامتم لای بە من ناتوانم تەحملی شتانە ناکەم یعنی معقولە واضح قسەکە کورتەی قسان گەشەی ئەخلاقی لە دوای تەمەنی 6 ساڵیەوە پابەندە بەم شتانەوە بێ دایک و باوک کوریایی بێ و لایەکی پەروەردەیە من تداخلی ناکەم بەس بێ دایک و باوک و چواردەورەکە ئاگادار بن چونکە گەشەی ئەخلاقی گێتە ژێر خەتەرەوە کە گەشتە ژێر خەتەرەوانێ حدث ولا حرج عەرەبەکە ئاڵێ ئیتر دوایەوە چیەڵەی بیڵێ تەواو گەیشت بەڕێزان بیرتان دەخەمەوە کە پیشاندانی ڤیدیۆکان پیشاندانی کەسەکان نییە پیشاندانی پەیامە پەنهانەکەیە پێیان ناواخنی ڤیدیۆکان چیمان پێ دەڵێ وە کاریگەری لەسەر دەرونی خەڵکی ئێمە چییە ئەمە پەیوەندی بە تەندروستی چییە؟ عەقڵی ڕۆحی دەرونی بەشێکی گرنگی تەندروستی بە پێی پێناسەی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەو پەیامانەی کە لێرە ناڕاستەخۆ دەگەنە مناڵەکەت کە تەمەنی لە خوار هەژدەیە لەسەری پەروەردە دەبێت ئەمە کاریگەریەکانی لە داهاتوو دەردەکەون چۆن کاریگەری دراماکان ئێستا دەرکەوتووە ئێستا سەیری بەشێک لە هەواڵە کۆمەڵایەتیەکانی میدیای کوردی یەکێ لەوانە ڕووداو بکەن کە چ دەخەومێ چۆن دایکێک سێ مناڵەکەی بەجێ دەهێڵێ بۆ ئەوەی بە دوای خۆشەویستەکەی کەوێ ئەوە پیاو هیچ پیاوکە لەگەڵ ژنەکەی و یەک دنیا کەپڵیشی هەیە ئەوە هیچ ئەو هەر بە هەولێری دەڵێن بەناو کەتیە باسیەوە ناکەم دایک سێ مناڵ جگەرگۆشەکانی بەجێ بەڵێ بۆی وەگەڵ خۆشەویستەکەی کەوێ ئەوە ئەنجامی ئەمە پێش 10 ساڵ پێش 12 ساڵ پێش 15 ساڵ منم زانی ئەگەینە ئێرە ئێستا ئەزانم ئەگەینە کوێ بۆیە ئاوا قساکەم ئەزانم سۆشەڵ میدیامان باتە کوێ چونکە زانست وەکو بیرکاری وایە یەک کۆ یەک ئەکاتە دوو پێویست بەوە ناکە بڵی ناکاتە دوو ئەکاتە دوو تەواو یانی ئەمە زانستە زانستی دەرون ناسیش هەروایە فەرموو تۆ زانە بۆی خەڵک بزانە دەرەندروستی چییە چکە تۆ بە بەسەکە لێراوەی دەرەندروستی تاک تێگەچێت دەرەندروستی چوار بنەمای سەرەکی هەیە بنەمای یەکەمیان پێوتێت بەرگەگرتنی ناڕەحەتەکانی ژیان ڕزیلینس بنەمای دووهەم پێی دەوترێ دەرونی ئەو کەسە چۆن پەروەردە بووە چۆن دروست بووە چۆن ڕەفتارەکان لەگەڵ ڕووداوەکانی ژیان بنەمای سێم بریتێ لانی پەیوەندی کۆمەڵایەتەکان پەیوەندی کۆمەڵایەتەکانی چۆنە لەگەڵ خەڵکات چۆن تێکەڵاوە بێ ئەدەب و ئەخلاق و ڕەوشی لەگەڵ خەڵکات چۆنە بنەمای چوارەم بریتێ لە بەرهەمداربوون ئەو کەسە چەندێک توانای بەرهەمداربوونی هەیە لە بوارەکەی خۆیان کاتێک کە ئەم ڕووداوانە لە کۆمەڵگەکانە ڕووەدا چی ڕووەدا یەکەم ئەم کەسە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەرەو ئەوە ڕوا کە هیچ گرنگیشی لا نییە کەواتە لە لایەنی دەرونی و لایەنێک لە لایەنەکانمان تووشی چی بووین ئینعیزال هاتنە دواوە پەرگیری دروست بوو وازەحە کاتە پایەیەک لە پایەکانی دەرەندروستی کێشەی تێ زانە بۆ لێرێ یەکشت نەکەم ئێستا کاتی بەنامەکەم لە تەلەڤیزیۆن تەواو بووە ئیتر ئەبێ بڕۆینە سۆشەڵ میدیا تەمام ئێماڵین سۆشەڵ میدیا باشی بەکاربێنین وانی اینجا سۆشەڵ میدیا کچەکەت نا هی کوڕەکەت نا هی خۆت باشە ئەڕۆینە سۆشەڵ میدیا لە پەیجی ڕووداو هێڵف لەگەڵ دکتۆر ئاراس لەوێ بەردەوام دەبین بەرنامەکە لەوێ بەردەوام دەبێت کاتی تەلەڤیزیۆن تەواو بوو کەسێک لە ماڵەوە خێرا تەرتیبیکە دەی مۆبایلەکەتان دەرکەن بڕۆنە سەر فەیسبوک ڕووداو باشە لەوێەوە سەیری بەرنامەکە دەکەین و لەوێەوە بەردەوام دەبین لەگەڵتان